ساڵانە کە دەرگای خوێندنگەکان دەکرێتەوە دوو جۆر منداڵمان هەن منداڵێکمان هەیە کە زۆر بە شەوق و زەوقەوە ڕوودەکاتە ناوەندەکانی خوێندن منداڵێکیشمان هەیە بە بیانوە و پێویستە دایک و باوک تا ماوەیەکی زۆر لەگەڵ ئەم منداڵە بڕاتە خوێندنگە بۆی کە لەگەڵ ئەو ژینگە تازەیە ڕابێت بێگومان منداڵ زۆر گرنگە کە هەر لە سەرەتاوە ئەچێتە پرۆسەی خوێندنەوە بە شەوق و زەوقێکی باشەوە بڕواوە دڵخۆش بێ و خۆی ئامادە بکات وە خوێندنی لا خۆشەویست بێ بۆ پێی کە ئێستا پێش پرۆسەی خوێندنیش باخچەکان هەن منداڵ ئامادەسازیێکی تایە بووی کە کاتێک ئەچێتە ناو خوێندنگەیەکەوە هەندێک شت فێر بوو بێ هەندێک شتی بینی بێ بەڵام کۆبینین هەردوو ژینگەکە جیاوازی خۆی هەیە و منداڵ پێویستە خۆی لەگەڵ ئەم ژینگە تازە بگونجێنێ وانەکانی بخوێنێ و پابند بێ و بەیانیان زوو هەڵسێکە منداڵ ڕەنگە پێشتر ئەمەی نەبوو بێ بۆی قورسە هەم بۆ دایک و باوک هەم بۆ مامۆسایان و پەروەردەکاران کە چۆن ئەم منداڵە بگونجێن لەگەڵ ئەم ژینگە تازەیەوە چۆن خۆیان بگونجێن لەگەڵ پرۆسەی خوێندندا ئێمە ئەمڕۆ باس لە ئامادەکردنی منداڵ دەکەین بۆ ناوەندەکانی خوێندن و تا چەندێک گرنگە کێمە ڕەچاوی هەندێک بابەتی گرنگ بکەین بۆ پێی کە نزیکین لە کردنەوەی دەرگای قوتابخانەکان باسێن بابەت دەکەین بە میاداری بەڕێز مامۆستا ئاوات بکرد سەرپەرشتیاری پەروەردەی مامۆستا بەخێر بێت خوا بەخێر بێت مامۆستا بۆچی هەمیشە کاتێک دەست بە ناونووسینی منداڵە کرێ منداڵ تا ڕادێک بە خۆشیەوە هابوو خۆشیەوە باس لە خوێندنەکە بەڵام کاتێک کە دەرگای مەکتەبە بکرێتەوە زۆرێک گرفتیان بۆ دروستە بێ بووی کە منداڵ بچێتەوە و بەردەوام بێ لە خوێندنەکەی سەرەتا بە ناوی خۆی بەخشندا خۆم بە خۆشحاڵەزانم لە خزمەتیەوەی بەڕێزە باشێک لەم پرۆسەیە بکەین ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە ڕابردووە ئێمەیان پێگەیاندووە فێری خوێنەواریان کردوین ڕێز و خۆشەویستمێ بۆ هەموو هاوڕێکانم کە تا ئەم دەقەیەش هەر هاوکارمان بوون دەستێمو لە یەکتان خۆش بێت کە لە خەمی پرۆسەی پەروەردەیان پەروەردە با بڵێن پرۆسەی پەروەردە جارێ فێرکردنی تیانی هەر پەروەردە تو خۆی کردارێکی ئاڵۆزە بە هۆکاریەوەی کەوا لە بوارێکەوە چیتە بوارێکی تر لە قۆناغێکەوە چیتە قۆناغێکی تر کاتێک کە فێرکردن یەتە پێشەوە ئەو کاتە مناڵەکە یا بڵێن قوتابیەکە ئەرکێکی گەورەترێکی دەسەر شانی کە لەو پێشخۆی بۆ ئامادە نەکردووە ئەمە ژوا لە قوتابیەکەکە کە بە چۆن هەڵێت ئەو گڕوتینەی هەیەی نەیمێنێت یان مناڵی بە پێچەوانەوە گڕوتینی نییە بەڵام دوایی چاگە بێت لێرە ئەومان بۆ دەرەکەوێت کە پرۆسەی پەروەردە بە تایبەتی کە لە پۆلی یەکەوە دەست پێکات نووسینی تایە بەڵام لە باخچەکانە ئەم مناڵە تەنها فێری کۆمەڵی ئاداب و یاری و ئێستا وای لێ هاتووە بەداخەوە لە باخچە ناحکومیەکانە زیاتریش نووسینیشی تێکەوتووە کە ئەم مناڵە دەستی ڕانەهاتوو جارێ بۆ نووسین چاوی ڕانەهاتوو بۆ نووسین و چۆنە لێ دایک و باوکەش وا تموحیان وایە کە مناڵەکان فێری نووسین بێ هەر لە باخچەوە کەمە کارێکی هەڵەیە بەپێی هەموو توێژینەوە زانستیەکان مناڵ کە یەتە ناو پرۆسەی خوێندنەوە زۆربەی زاناکان ناوێ ناوە شیر بڕینەوەی دووەم کاتێک مناڵ لە دایکی دا ئەبڕێت تشیری نایەتی زۆر ناڕەحەتە ئەم مناڵە بەڵام کاتێک کە هێتە مەکتەب زاناکان ناوێ ناوە شیر بڕینەوەی دووەمیان لێرە مناڵ لە نازێک و سەربەستیەک و خۆشیەکە یەتە چوویەتە ناو قوتابخانەوە لە قوتابخانەیە کۆمەڵی یاسا و مەرچەیە کە لەوە پێش ئەم مناڵە پابند نەبوو پێوەی هەموو یەکێکیش لە ئێمە کە بچینە شوێنێکە کۆمەڵێک یاسا هەبێت تەماشاکەی بۆ ئێمە تۆزە ناڕەحەتە هەر خۆمان جاری وایە لەسەر جادەکانە ئەمانیە بڕۆین ترافلایتەکە لە نابێ بڕۆیت هەر لە ڕووی دەروونێتەوە پێت ناخۆش حەزەکەی بڕۆیت مناڵ وایە لە ماڵەوە هەموو شتێک هەر خۆیەتی چی بێت بۆی داواکەن بە تایبەتی ئەگەر یەکەم مناڵ و دووەم مناڵ بێت لە پرۆسەی ئێستا مناڵ سەرەتا ئەچێتە باخچە ئەگەر 4 ساڵ بێت دایکی فەرمانبەر بێت ئەگەر 5 ساڵ بێ و لەو سنوورەکەیە باخچە هەبێت مناڵەچێتە ئەو باخچە بەڵام بەداخەوە ئێستا ڕێژەی باخچەکانمان زۆر کەمە یا ئەوەتا ئەگەر هەشمان بێ خەرەباڵغە لە خەرەباڵغی مامۆسای باخچەکە ناتوانێت و پێویست کۆمەڵێک ئیش و کاری خۆی بکە بەڵام ئەم مناڵە کاتێک یەتە پۆلی یەک تۆزێک لەگەڵ یاسای ڕاهاتوو یاسای قوتابخانە بەڵام بە حکمیەوەی کەوا ئەگەر ژینگەکان بکەین بە دوو بەشەوە ژینگەی ناوشار لەگەڵ ژینگەی دەوروبەری شار لەگەڵ ژینگەی دیهاتەکانمان ئەمانە جیاوازن لە پرۆسی پەروەردەیە مناڵ تەماشاکەی لە ژینگەی لادەیە ڕەنگە
زیاتر سربەست بکەیتە قوتابخانە و قوتابخانە و سەربەستی لێ سێنێتەوە. ژینگەی سنووری شار با بڵین دەوروبەری شار بە حکمی وێساوای لێ هاتو دەرەوەی شەسیمان قەرەباڵغترە هەم قوتابخانەکانی هەم باخچەکانی مناڵ ڕەنگە بێزاری ڕووی تێ بکات لە ماڵەوە دوو کەسی لەگەڵا دایکی و باوکی یا چ برا خوشکەکەی بەڵام کە یێتە قوتابخانە تەمەشاقی پۆلێکە پۆلەکە 15-20 قوتابی 30 قوتابی هەمانە 50 قوتابیشە بە تایبەتی لە دەرەوەی شەستیمان لەناو شەستیە ئەتوانین بڵێین قوتابخانەکانمان تا ڕادەیەک باشن 15 تەلە بۆ 20 تەلە بۆ 30 تەلە بۆ ئەوەی هەیە ئەمە مناڵ تەمەشاقی بێتاقە دەبێت لەم غاو و ژاوە و گۆڕینی مامۆستا و ئەمانە بەڵام پرۆسی پەروەردە بە تایبەتی ئێمە کە ئیش لەسەر مامۆسای پۆلی یەکەکەین مامۆسای پۆلی یەک ئەرکێکی زۆر قورسی لەسەر شانە جیاواز لە مامۆساکانی تر ئەم مامۆستایە ئەبێت چی بکات هەم دایک بێت باوک بێت مامۆسا بێت پەروەردەکار بێت کورە دەنخۆش بێت هونەرمەند بێت هەموو سیفەتەکان کە لە مرۆڤی هەموو ئەبێت لەم مامۆستایە هەبێت ئەگەوانە بێ ئیشەکەی سەر ناگرێ لە هەمان کاتە ئەبێ ئەم مامۆستایە پڕچەک کرێ بە کۆمەڵە زانست و زانیاری نوێ کە بۆ پرۆگرامەکەی بخوات نەک زانست و زانیاریکی ڕابردوو چونکە پەروەردە ژیانی پەروەردە چۆنە بە بەردەوامی لە نوێبوونەوەیە پرۆگرامی ئەم ساڵ جیاوازە لە پار جیاوازە لە پێرار ئەم ساڵ 10 ساڵ لەمەوە پێش جیاوازە وەلی 20 ساڵ لەمەوە پێش بۆچی چونکە ئێستا مناڵەکەی ئێمە ڕۆژێک بوو مۆبایلی پێ نەبوو ئێستا مۆبایلی پێزای ئیش بە مۆبایلیش نەماوە ئایپادی پێە جاری ڕەنگەشتی گەورەتریش بەدەستەوە بگرێت کە گەورەکان بەدەستیەوەگرن ئەم مناڵە بەدەستیەوەیەتی لە بەرامبەر ئەمەیە تۆ بێ لە پرۆسی پەروەردە شتێک بۆ ئەم مناڵە بێنیت کە لە دوای ئەم تموحی خۆیەوە نەبێت لە پێش ئەم تموحی خۆیەوە بێت لە پێش ئەم ئاسانی و خۆشییانەی خۆیەوە بێت ئەمە ئێمە لە پرۆگرامەکانە هەوڵمان نا بە بەردەوامی کە وەزارەتە ئیشی وا بکەین کە ئەم مناڵە لە ئاستی ئەم مناڵەیە بێت بەڵام پێشەوەی بینە ناو پرۆسی پەروەردەوە پرۆزەی فێرکردنەوە ئێمە توانین وردەکاریەک دروستکەین بۆ مناڵ ئەو ژینگەی تایەتی کۆمەڵی کەس بە دەوریەوەی تەنها خۆی نییە ژینگەی قوتابخانەی جیایە ئەگەر سەر ژینگە قسە بکەین ژینگەی ماڵەوەی جیایە ژینگەی پۆلی جیایە لە پۆلیشا دوو بەشی هەیە مامۆسەکانی گیان لە هەمان کات ئەگەر مامۆساشی لێنێ بە قوتابیەکانی هاوڕێی جیاوازن ئەمە وەکو ژینگەی قوتابیەکە خۆی لە ژینگەی لە پرۆگرامەکەیە بۆ وەزارەت کارێکی وای کردووە بە بەردەوامی پرۆگرامەکان نوێ بکرێتەوە بۆی ئەم مناڵە سوود لەوە ببینێت سەرەتا باس کراوە لە پرۆگرامی پۆلی یەکە مامۆستا چی لەگەڵ قوتابیا بکە کە هێتە قوتابخانە مامۆستا تەنها وەکو مامۆسای بیرکاری وەکو مامۆسایەکی پۆلی دووسێ نییە پۆلی یەک زۆر جیاوازترە مامۆستاکەی ئەو پرۆگرامی بۆی دانراوە ڕێبەری لەگەڵایە بێزگە لە ڕێبەرەکە لە پێشەکی ئەبێ هەموو مامۆستایەکی پۆلی یەک هەموو مامۆستایەکی پۆلی ئەبێ پێشەکی و کتێبە بخوێنێتەوە هەموو مامۆستایەکی بە گشتی ئەبێ پێشەکی و کتێبە بخوێنەوە پێشەوەی کە ئێڵێنەوە چونکە وردەکاری پرۆسی ئەو کتێبە ئەو ئیشەی مامۆستا خۆی لەوەیە ئێمە هەندێک لە مامۆساکانمان لێ چی مامۆستا قوتابیەکان لەگەڵمانە نایەن قوتابیەکان فێری خوێندنەوە نابن فێری نووسین نابن قوتابیەکان بن بە دووسێ بەشەوە بۆچی چونکە ئەم مامۆسای لە سەرەتاوە پێشەکی کتێبەکە لەگەڵ وردەکاری خۆیان نەخوێندێتەوە بزانێت چی ئەکات زۆر باش مامۆستا لەگەڵ ئەوەی کە مامۆستا و قوتابی و خوێندکار و ئەو منداڵانی کە تازەشنە ناوەندەکانی خوێندنەوە پێویستە خۆیان ئامادەکەن تا چۆنێک گرنگە کە دایک و باوکیش پێش ئەوەی کە دەست بکرێتەوە پرۆسەی خوێندن خۆی ئامادە بکە زۆر جار دەبین لە کۆڕ و کۆبوونەوەکان کە دانیشن خێزانەکان دایک و باوک مناقەشە لەسەر ئەوەکەن کە خوێندن سوودی نیە خۆ خوێندن هیچەوە بەدەست ناهێنەیان لە میوانیەکە بابەتێک لەو شێوازە باز ئەکرێت تا چۆنێک گرنگە کە ئەمە پێچەوانە بکرێتەوە و خۆشەویستی خوێندن واروەها داهاتوویەکی گەشت لە ڕێگەی خوێندنەوە پیشانی منداڵەکان بدرێت خۆی هەموو شتێک لە ڕۆژگاری مرۆڤەکانە هەم بەرزبوونەوەی تیا هەم نزمبوونەوەشی تیا هەم لە تەمەنە هەم لە فێربوونە هەم لە هەموو ئەو ژیانێکی ئێمە هەمانە ئەگەر سەیری ڕابردوو بکەیت کۆمەڵی خەڵکە بوون هیچیان نەبوو ئێستا خاوەنی هەموو شتێکن مناڵیان نەبوو ئێستا خاوەنی دووسێ مناڵن باشە ناکرێت تۆ بڵێ ئەم مناڵە هەتا ماوە هەر مناڵە بێت ئەم مناڵە ساڵ بە ساڵ تەمەنی گەورە ئەبێت جسمی گەورە ئەبێت بیرکردنەوەی گەورە ئەبێت داهاتیشی گەورە ئەبێت ئەبێ حکومەت لە بیری ئەوەیە بێت کە داهاتێکی گەورە بۆ ئەم مناڵانە فەراهم بێنێت ئێستا زۆرێک لە ژینگەکان گەنجیان نییە زۆرێک لە ژینگەکان مامۆستایان نییە زۆرێک لە وڵاتەکان حەزەکەن خەڵکی بچێتە ناویانەوە بۆی داهاتێکی دەستی کارکەریان هەبێت وڵاتی ئێمە زۆر دەوڵەمەندە لەو ڕۆوە
بەڵام ئەڵێ چی ئێستا ڕۆژگارێک هاتوۆتە پێشەوە ئیش لەسەر گەنج ناکرێت، ئیش لەسەر مامۆستا ناکرێت، ئیش لەسەر کۆمەڵێ شتی تر ئەکرێکە لە بەرژەوەندی کۆمەڵگەی خۆمان نییە بەداخەوە. لەبەرەوە مناڵ نابێت لە سەرەتاوە قوتابی نابێت لە سەرەتا ئەوەی پێ بوترێت کە تۆ لێرەیە نابی بە هیچ. ئەی کە نابی بە هیچ ئەم مناڵە بۆ هاتۆتە ژیانەوە. ئەی خۆ ژیان تەنها ئەوە نییە تۆ ببی بە دکتۆرێک یا ببی بە مهندیسێک. ژیان کۆمەڵشی تا ئەکرێکە وڵاتی ئێمە هەمووی مهندیس بێت نابێت. مناڵەکە جارێک لە پۆلیەکە هیچ شتێک نازانێ، مامۆستاکە لێ پرسێ حەزەکەی لە داهاتوە ببی بەچی؟ تۆ جارێ شتێکی پیشان بە تۆزی لە پرۆسی پەروەردای بێتە پێشەوە، چای بە کۆمەڵێک کەس بکەوێت. دکتۆر فرات پیربال ئەڵێ مامۆستا کامەرا موکری هاتە ماڵمان، زۆر بە ئەدەب و جوان و هەڵس و کەوتی کرد. دایکم وتی ئەمە چییە؟ وتم ئەو مامۆستای زانکۆیە. تی کوڕم حەزەکەم ببی بە مامۆستای زانکۆ. باشە لێرەیە کەسایەتی مامۆستاکە قوتابیەکە دیاریەکات. هیتلەر بۆ شەڕەنگێزی خۆیەوە یعنی هەوڵیان هەموو کات مامۆستای مێژوەکەی دووبارە بکاتەوە. بۆچی کەسایەتی مامۆستاکە وا لەو قوتابیەکە کەم قوتابی بخوێنیان نەخوێنێت. تۆ کاتێک کە قوتابیکی خۆ دەبینی لە ژیانە سەرکەوتوو نەبووە، ئەگە بگەڕیتەوە بە دوا هەموو پێشاتەکانی ژیانی ئەو قوتابی بیگەڕیتەوە بۆ دوایی تەماشاکی یەکە لەوانەی کە پاڵنەر بۆ ئەوی ئەم قوتابیە نەخوێنێ مامۆستاکەی بووە. لەگەر ڕێزمە بۆ هەموو مامۆستایان بەگشتی، بەڵام بە تایبەتیش کۆمەڵی مامۆستامان هەیە وا لە قوتابی ئەکات قوتابخانەی خۆش نەوێت، وا لە خۆیەکە کەسایەتی خۆشی خۆش ناوێت. بۆچی کۆمەڵی هۆکاری دەرەکی وا لە مامۆستایەکەت یا ئەم مامۆستایەک و پێویست ئامادە نەکراوە بۆ ئەو پۆلە. ئێمە بەگشتی لە مامۆستای پۆلیەکمان جیاواز لەگەڵ مامۆستای پۆلی 5 و 6مان، چۆن مامۆستای 12 ئامادەی جیاواز لەگەڵ مامۆستای پۆلی 5 سەرەتایی 5 بنەڕەتی، ئەمیش بە هەمان شێوە. کەواتە مناڵ نابێت لە سەرەتاوە پێی بوتێ خوێندن بەهای نییە یا خوێندن ئەوەی نییە، کاکە تۆ بخوێنە تا ئەو کاتی تۆ سەرەکەوی. ئێمە ڕۆژگارێک بوو یانگو کاکە بۆ ئەخوێنی، گە خوێندە دوایی بە عەسکەر وە کوژریت، خوێندیشمان تەواو کرد عەسکەری نەما. ناخدو نابێت کۆمەڵە شتێ جاری بخێنێ بەدەستی مناڵە. ئەم مناڵە ئەبێ وای لێ بکرێت لە هەموو ژیانە بەرەو سەرکەوتن بڕات، گەشتبینی تیا بێت، هاندانی تیا بێت، سەرکەوتنی تیا بێت، خۆشی تیا بێت، پێکەنینی تیا بێت، خەندەی تیا بێت. ئێستا ئێمە لە پرۆسی پەروەردای یەکەم شت چییە؟ مامۆستا بێ خۆی خۆشەویست کات. تۆ کاتێک کارەکەی خۆت خۆشویست داهێنانی تیاکەیت، مامۆستا بۆ ئەوی خۆی خۆشەویست کە ئەبێ کۆمەڵی ڕێگا هەیە بیدۆزێتەوە. نەک لەسەر مامۆستا من 30 ساڵە من کوردی پۆلی 3 ئەڵێمەوە یا بیرکاری پۆلی 2 ئەڵێمەوە. ئەمە مامۆستا لەگەڵ ڕێزمە، ئەمە تەنها خدمەی هەبووە بەڵام خبرەی کۆ نەکردوێتەوە. مامۆستاشمان هەیە ئێستا تەمەنێکی کەمی هەیە، بەڵام بڕۆ قسەی لەگەڵاکە وازانی لەگەڵ مامۆستایەکی زانکۆیە دانیشتووی بۆ بە بەردەوامی ئەخوێنێت بە بەردەوامی شت کۆکاتەوە، کەناڵەکانە گەڕێ شوێنەکانە گەڕێ. ئێستا وەکو جاران نییە خولێکی فێربوون هەموو شتێک بێت، مۆبایلەکەت هەموو شتێکی تایە. ئەوە نییە تۆ تەنها دانیشی ئەم کتێبە ئیشی لەسەر ئەم کتێبە بکەیت، بڕۆ لە پرۆگرامەکانە بگەڕێ هەموو کتێبەکانت بۆ هێنێت وای تۆ ئیشی تیا بکەیت. باش مامۆستا لەو قسەی بەڕێستانەوە ئێمە گرباس لە کۆی سیستەمی پرۆسی پەروەردە بکەین و کاریگەری لەسەر خوێندکارەکانمان ئەبینین ئێستا مامۆستاوەکو پێویست بەداخەوە شکۆی مامۆستاوەکو جاران نەماوە بۆی کە موچەی پێنادرێ سیستەمەکە وەکو پێویست نییە. جاری وایە سیستەمێکی بیانیمان بۆ ئەهێنن هی پرۆسی خوێندن کە هی وڵاتی ئێمە ڕەنگە لەگەڵ ژینگەکەی ئێمەیانە گونجابێ خوێندگاکانمان وەکو پێویست نین. ئەمانە کاریگەری چیە لەسەر پرۆسی پەروەردە و فێرکردن و کاریگەری چیە بە تایبەتی لەسەر ئەو خوێندکاری کە لەم ناوەندەیە پێدا؟ ئەجا خۆی ژینگە بەشێکی چۆن ئاماژێکی کورتم پێە بەشێکی گرنگی ئیشەکەی ئێمە ژینگە. یعنی تۆ کاتێک دارێک ئەڕوێنیت ئەبێ ژینگێکی بۆ بسازێنیت. کابرا لە بەغای ناچێت دارگوێزێک بڕوێنێت، کابرا لەو کوێستانی خۆمان ناچێت دار پرتەقالێک بڕوێنێت. بۆچی؟ چونکە ژینگەکە بۆ ئەم درەختە نابێت. ئەم مناڵەش بۆی ئێستا لە 1 بۆ 6 هەوڵ دراوە زیاتر لە گەڕەکەکانە قوتابخانە زۆرتر بێت وەک لە قۆناغی بنەڕەتی و ئامادەیەکان. بۆچی؟ ئەبێ ئەو مناڵە بەپێی ئەو ژینگێت و ئیشی لەگەڵا بکەیت. مامۆستایەک لە زانکۆ دەرچووە گرێبەستە خۆی لە ژینگەیەکی ڕاقیایە لەم شارەیە، بەڵام ئەچێتە دیەکەوە نازانێت چۆن هەڵسوکە لەگەڵ ئەم مناڵەیە بکات. بۆ چونکە لەگەڵ ئەمە ڕانە هاتووە. بە هەمان شێوە مناڵێکیش کە لە ژینگەیەکی ناو شارایە وەکو سەرەتا ئاماژەم پێەیە جیاوازە لەگەڵ ژینگەیەکی دەرەوەی شارە. بۆ ئەمە بەستە کۆمەڵێشت لە دەوری ئەم مناڵەیە، مناڵی پۆلیەک بە تایبەتی مامۆستاکەی دایک و باوکی کۆی گشتی هاوڕێکانی
لەم لاوبەر بۆ لایەکی تریان ئەو پرۆگرامی بۆی دانراوە بەشێکی گرنگی قوتابیەکەی ئایا خۆشەویست بێ مەکتەب لای یا خۆشەویست نەبێت ئێمە ساڵان کوردی و بیرکاری ئەخوێنرا دەرسەکانی تر هەمووی لاوەکی بوون بە وەرزشەوە بە هونەرەوە بە زانستەوە و بەڵام زە تەماشاکەی مناڵەکە ساڵ بە ساڵ پرۆگرامی بۆ هێنرێت سار بە سار ئەم مناڵە پۆلی یەک زیاتر مەخسەسەرەوەکەم پۆلی دووش پۆلیسێکە بازنە یەکەمە ساڵ بە ساڵ پشتی بۆ زیا ئەکرێت ئێستا بەهای کۆمەڵایەتی بۆ زیا کراوە بەڵام ئەگە بگەڕێتەوە بەهای کۆمەڵایەتەکە لە کوردی پۆلیەکە تایەتی بەهای کۆمەڵایەتەکە لە زانستەکەی تایەتی لە هەمان کاتە مناڵ لە پۆلی یەکە هەرگیز لە هەموو عالەمان نەبوو دوو زمان بخوێنێت من نووسراومەوە وەزارەتی پەروەردەشت تا ساڵامیان نایەتەوە نابێ مناڵی پۆلیە کوردی و ئینگلیزی بخوێنێت ئەو مەکتەبە ئەهلیەکان جاری وە هەیە ئەوە هەر مەکتەبە ئەهلیەکان وە هەر دایک و باوکەش خەتایەتی ئەڵە بناڵەکان فێری زمانێکی تر بووە کەم هەر زۆر خراپە من بەڵگەم بۆ هێناونەتەوە بۆ نمونە تۆ مناڵێکی پۆلیەکە هێنی جارێ بە تەواوی فێری نووسین نەبووە فێر نەبوو چۆن خۆی تەعامل لەگەڵ هەڵسوکە و لەگەڵ ئەم هاوڕێیان لەگەڵ پۆلەکەیەکە لەولا تۆ ئینگلیزیشی بۆ هێناوە کوردی لەسەرەوە بۆ خوارەوە لە ڕاستەوە بۆ چەپە کاتێک کە ئەنووسێت ئاڕاستەی پیتەکان جیاوازە بەڵام تۆ لەولا ئینگلیزیت بۆ هێنا مامۆستا ئینگلیزی بە هەمان شێوە چیە کات کۆمەڵی زەخر لەم قوتابیەکە مناڵی پۆلێکە جارێ ئەم مناڵە تا تەمەنی 7 ساڵ و 8 ساڵیش چاوی ڕانا هیچ دکتۆرە بۆی نەدەستکاری چاویش بکات تۆ چاوی ماندووەکەیت سێ ڕێزی ئی بۆ نووسیدەوە لەسەرەوە بۆ خوارەوە لەولا مامۆستای کوردی پیتی وی یاوە لەسەرەوە بۆ خوارەوە سێ ڕیز ئەم مناڵە نازانێت ئەمە وووە یا ییە بەچی لایەکە بنووسێ ڕاستە ئەمن کارێکی غەڵەت ئێستا پرۆسەی پەروەردە وەزارەت ئیشی لەسەرەکات کە نابێ مناڵی پۆلی 1 و 2 3 ئەکرێ لە پۆلیسیا بەس لە پۆلی 1 و 2 قەت ناکرێ ئینگلیزی بخوێنێت ساڵان عەرەبی خوێنرا تا ڕادەی عەرەبیەکە باش بۆچی پیتەکانی لەگەڵ پیتەکانی کوردی ئاهاتەوە پیتی زێ لە عەرەبیە هەر هەمان پیتی زێکە لە کوردیایە داریە خوێند یعنی درەختێک لە عەرەبیەکە کە داریە خوێند یعنی خانوویەک بەڵام لە نووسینە هەر هەمان هینی هەبوو هەمان ژینگەی هەبوو بەڵام ئێستا مناڵ وا لێکرێت لە پۆلی یەکە هەر لە پۆلیەکە و ڕقی لە قوتابخانە بێت چونکە فێر نەبووە مناڵێکە یاری کردووە و خۆش گوزەران بوو نازی دایک و باوکی هەبوو ئێستا تۆ لێرای هێنیت ئینگلیزی یەک لاپەڕە بنووسەرەوە کوردی یەک لاپەڕە بنووسەرەوە بیرکاری لاپەڕێک بنووسەرەوە ئەنجا بێزگە لەوەی شتەکانی تریش لەولاوە بوەستێت یعنی هەناسەیەک ناهێڵیتەوە بۆ ئەم مناڵە من لەگەڵ مناڵە دانیشتوم کە لە مەکتەبە ئەهلیەکانیش بووە بەشێتیان سەعات 9 شەو بنوو بەڵام ئەمیان ئەرگاوە تێ سەعات 9 و 10 و 11 شەویش تەواو نابێت خۆی بەعکسەوە ساڵانی زوو لە کاتی پێش پرۆسی پەروەردەی عێراقا ئەرکی ماڵەوە عقوبە بوو سزا بوو ئێستا ئەم بەهاندان دامانناوە نا ئەم مناڵە پێویستە لە پۆلە هەموو شتێکی فێر بکرێت من چەند ساڵ مامۆستای پۆلی یەک بووم یەک ئەرکی ماڵەوەم نەیەوە بە قوتابی ئەو قوتابیەکانم بڕۆ لە 93 من دەرسم وتۆتەوە یەک دەفتەری ئیملام نەبوو لە پۆلی یەکە کێسە مامۆستا هەر دووهەم ڕۆژ دەفتەری ئیملایم پێدانێت کاکە مناڵ بۆ نەهاتۆ تۆ قەید و قیود و دەرەجەی بیتێ دایکە لەو مناڵەکەم دەلە دەیهێناوە بەڵام سێ پیتی خوێندو ئەخ تۆ مامۆستا ئەم دێو لە چوو هێنا تۆ سی پیتی سێ پیتی ئەگەر یەکی دەرەجەی دەبێت سێ لە سێەکە ئەیەکی دووشی هەبێ شەشەکە تۆ ئەم دێو لە چوو هێنا مناڵ وای لێکا لە سەرەتاوە خۆشی حەزی لەم پرۆسی خوێندنە نەبێ وەکلەوە حەزی لە پرۆسی هەندانێکی ترە کەواتە وەزارەت وەکو پرۆگرام وەکو مامۆستا دایک و باوکی وەکو ژینگە مامۆستا وەکو ژینگە هاوڕێکانی وەکو ژینگە لە هەمانگە خودی قوتابەکە خۆی بێ ئامادە بکرێ بۆ ئەو پۆلە یعنی تۆ ئەگەر چێشتەکە نەکوڵێت ئامادەی بکرێ بەدەمی میوان مناڵمان هەیە ئەم ساڵ 2019 وەرەگیرە هەموو 2019 وەرەگیرە مناڵە یەک لە دایک بووە یەکی 2019 مناڵمان هەیە مانگی 11 لە دایک بووە هە 2019 چەندیان بینە 11 مانگیان بینە ئەم 11 مانگە بۆ مناڵی پۆلی یەک زۆر زۆرە کە مامۆستا پێویستە بە ئاستێکی ناوەند ئینگلیزی قوتابی بکات ئێمە لە ساڵان شتێکمان هەموو پیان و فروغفەردی چییە؟ ئەم مناڵە جیاواز لەگەڵ ئەو مناڵی تر ئێستا دوو کەسن دانیشتون بەڵام بیرکردنەوەتان جیاوازە با لە باڵا شەڵکو یەکوابن بەڵام لە کۆمەڵە سیفەتە جیاوازن لە کۆمەڵی تێگەشتنە جیاوازن من قسەیەک بۆ تۆ ئەەکەم تۆ کاتێک قسەی گێڕیتەوە یا لێی زیاکە یا لێی کەمەکەی ئەوی تریان بە هەمان شو یا لێی زیاکە یا لێی کەمەکە خۆی نایژەڕێتەوە مناڵی جوایە لە پۆلیەکە باش مامۆستا بە چەند خەڵک پێمان بڵێ پێویستە دایکان و باوکان چی بکەن بۆ ئەوەی منداڵەکانیان ئامادە بکەن هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی ئەوەی کە حەز و هەیەجانێکی باشیان هەبێت بۆ خوێندن بەداخەوە ئێستا دایک و باوک زۆر مەشغوڵە ئەڵێ هەبوو نەبوو دایک و باوک لە ماڵا هەیە بەڵام نەبووە لە
لە کیانی قوتابیەکە خۆیە. مناڵەکە وەکو پێویست چێژ لە دایک و باوکی نابینێت تا چێژ لە مامۆستاکەی ببینێت. ماساڵان مامۆستایەک لە پۆلێکە پیاوت مامۆستای پۆل لە ئەوروپا وایە، لە وڵاتەکانی تیژ وایە. ئەم مامۆستای هەموو وانەکان ئەڵێتەوە بەڵام بە شێوازێکی سەرکەوتوو. بەڵام ئێمە مامۆستاکە قوتابیەکە فریا ناکرێت لەگەڵ مامۆستای کوردیا ڕابێت، مامۆستای بیرکاریە چێ بۆ لای. لە مامۆستای قوتابی لە مامۆستای بیرکاری بۆ نمون ئەترسیا حەزی لە مامۆستای بیرکاریکە، لە مامۆستای زانستی بوویت، مامۆستای وەرزشی بووە، هونەری بوویت. یعنی کۆمەڵێک کەسایەتی زۆر لەسەر ئەم مناڵن لە پۆلیەکە کە لەگەڵ ئەمیان ڕانەهاتووە. ئەی پرۆسی پەروەردە لێرا چی بکە، مامۆستا چی بکات؟ تەماشاکەی پسپۆڕی نەماوە، بەڵام مامۆستا بە پسپۆڕی دەئەنێت. ساڵان مامۆستایەک دوو پۆلیسە پۆلی برد بەڕێ بە حکمیەوەیکەوە بە شەوانی زۆر بوو. ئێستا مامۆستاکە دوو بە شەوانی هەیە، دەرسەکەی خۆی ئەڵێتەوە ئەڕوات و هەم هاوڕێکانیشی نابینێت، چی ژێر لە قوتابیەکە ببینێت. ساڵان مامۆستاکە قوتابیە ئەژیا. ئەم ژیانی مامۆستا و قوتابی وایە کرد قوتابیەکە مامۆستاکەی خۆش بوێت. ئێمە مامۆستای خۆمانە بینی ئێستا ڕێزێکی تایبەتیمان هەیە بۆ مامۆستاکانمان، بەڵام ئێستا وای لێ هاتۆ قوتابیەکە خۆیە شارێتەوە، حەز ناکە مامۆستاکەی ببینێت، مامۆستاکە حەز ناکە مشریفەکە ببینێت، مشریفەکە حەز ناکە مدیری فەرمیە ببینێت، مدیری فەرمی حەز ناکە وەزیر ببینێت. وای لێ نەهاتووە کارێکی وا بکەن هەموو یەکتریان خۆش بوێت. پرۆسی پەروەردەکە وا قەرەباڵغ کراوە ئەم مناڵە نازانێت بە چ لایەکا سەیر کات. یعنی ئێستا ئەگەر دە کەس قسە بۆ من بکە نازانم سەیری کامیان بکەم. مناڵە پۆلێکە ئێستا وای لێ هاتووە بەداخەوە. ئەکرێت جارێتی ئێمە بە پرۆسی پەروەردەیە بچینەوە ئەو قەرەباڵغی کە لە نووسین و خوێندنەوەی بۆ مناڵ کراوە، ئەو زەختەی کە غرێز مناڵ لە مەکتەبە کەم بکرێتەوە. ماڵێ مناڵ پێ ناگات. ئەی باشە کە مناڵە پۆلێکا فێری هەموو شتێک بوو، کاتە پۆلی دووسەی بۆ چییە؟ کە لە قۆناغی بنەڕەتیا ئەم مناڵە فێری هەموو شتێک بوو، ئەم هەرزەکارە فێری هەموو شتێک، کاتە قۆناغی ئامادەی بۆ چییە؟ زانکۆی بۆ چییە؟ نا، ژیان وایە بەپێی تەمەن و بەپێی تێگەشتنی خۆی. ئێمە پرۆگرامێکمان دانا لە پۆلیەکە، کۆمەڵی خەڵک دەمی کردەوە ناکرێن پرۆگرام نییە و بەعمل نایە و حاڵیوە و باڵیوە و ئەوکەتر ئاوایە. نەکاکە ئێمە ئیشمان بۆ مناڵ کردو، خۆشمان بۆ تۆ نەکردووە، تۆ خانە نشین بووی قسە لەسەر پرۆگرامەکەیت لەگەڵ ڕێزما. نا، ئێمە ئیشمان بۆ ئەو مناڵە کردووە. مناڵ تۆ سەیری فلان کارتۆنی مناڵ کە دنیای خەیاڵی تایە، ئەڕوا دەفڕێت، سوار بەرماڵێکە بە عالەمە ئەگەڕێت، گەورەکە ئای لەو درۆیە. ئەخ نا، بۆ تۆ نەکراوە، بۆ مناڵە کراوە. ئەم پرۆگرامی پۆلیە کە دانراوە بۆ مناڵە دانراوە، بۆ تۆ دانەنراوە تۆ قسەی لەسەرەکەیت. لەبەرەوە بۆیە مناڵ لە پرۆسی پەروەردەیە ڕۆڵێکی زۆر گرنگ و گەورەی هەیە کە ئێمە بەداخەوە لەو ڕۆڵە تێنەگەیشتوین، ناخوێنین لە مناڵە. مناڵمان هەیە بۆچی ئەو مناڵە جوانە نووسە، ڕۆڵە تۆ بۆ جوان نانووسی؟ ئاخە کاکە ئەمە یەکی یەک لەدایک بووە، ئەمە مانگی 11 لەدایک بووە، ئەمە بیر و توانە و هزری جیاوازێک لە مناڵی ترا. ئەبێت تۆ بزانی چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم پۆلەیە ئەکەیت. من ڕسمم هەیە پۆلەکەم 50 قوتابی دانیشتووە، بەڵام بڕۆ سەیری سجلی ئێستا تۆمارەکەمەوە یەک قوتابیم نەکەوتووە. خۆم هەڵ ناکێشم، بەڵام زانیمە تۆ لەگەڵ چییە. وەستایەک دیوارێک دائەنێت، ئەزانێت چ بلۆکێک بوو ئەو سوچە باشە و چ بلۆکێک بوو ئەم دیوارە باشە، ئەویان چی باشە، بەعمل ناوەڵی بیشکێنەوەی لێ بکە. بەڵام لە پرۆسی پەروەردە شکاندن نییە. شەخاصێک لە مناڵێکی گوێ مناڵێک هەتا دنیای بیرێتی، 1000 نوقلی بەرێ، 1000 گۆرانی بۆ بڵێ، 1000 سەمای بۆ بکە، تازە تاو. هیوا هەیە لە گەورەیە مامۆستاکەی بینێتەوە من بیرمە چی لێ کردومە مامۆستایە. ئێمە کۆمەلگایەکی شتمان بیر ناچێت شتی خراپ، بەڵام چەندین حکومەتی عێراقی چەندین شتی جوانی لەم شارەیە کردووە، کەسمە باسیەوە ناکرد، بەس باسی ئەم نەسوورەکەکەین. باشە هەموو یعنی کۆمەلگایەکین بەس شتی خراپمان لەبەر چاوە. مامۆستاکەمان نوقڵمان بۆ هێنێت، گۆرانیمان بۆ لە کە دایک و باوکی ئامادە نییە گۆرانی بۆ بڵێ لە ماڵەوە، مامۆستاکە بووکەڵەی بۆ ئەهێنێت، داتاشۆی بۆ ئەهێنێت، یعنی کارێکی واکەوانەکەی خۆشەویست دەکات. بەڵام کە ڕۆژێ لە ڕۆژان یەک قسە بکە یەکسەر دایکی و باوکی وەختی ێزانیەگەنە سەر مامۆستا و شکۆی مامۆستا و ئیداری مامۆستا، هەر ناوەسێت بە بۆ ئیدارەکە یەکسەر ڕاکە بۆ پۆلیش، وەر مامۆستا فڵان شەوە قوتابی نەکاکە خۆ مامۆستاش گۆشت و خوێنە 40 تەلەبەی هەیە، 20 تەلەبەی هەیە، هەریکە لە ماڵێکەوە هاتووە. ئەبێ ئەم مامۆستایە دوو سیفەت لە مامۆستا هەیە، هەممان بێت هەم وەستاش بێت. ئەگەرمان بوویتی وەستانە بوو ئیشەکە سەرکەوتوو نابێت. دەست خۆش مامۆستاگەن. زۆر سپاس بۆ مامۆستا ئاوات بەکرد سەرپەرشتیاری پەروەردەی کەلمتەورە سپاس دەکەین. لەشتان ساغ بێت، هیوادارین تۆزە خەممان بەبا کردێت. دەستەکان خۆش بێت.